دین بەتۆنی مەگرە سنەتی ڕەسوڵ الله بەتۆنی مەگرە تۆ ئەزانی دژی ڕەسوڵ الله وەسیتەوە بۆ قسێت شکاوەڵێت تون بە ددانەکانی دواوت ئینسان شتێ بگرێ بیەوێ لە دەستی بەرنەبێ باوەشی پێکاو ئەی پێچێنە لە دەستیشەوە وایە بیەوێ حەدەی بەرنەبێ لەی بەرنەبەی خاتە دەمیشەوە بیەوێ هیچ کەسێ نەتوانێت لە دەستی دەرکا دەرچوونی لێبوونەوەی سەری بێ بەدانەکانی دواوی یعنی ئەبێ دینەکەت تون بگری ئەبێ ئەوەنە سنەتی ڕەسوڵ الله تون بگری تۆ ئەمڕۆ گۆرانی تون گرتووە دینە بەرراوە حەڵقەت تون گرتووە دینە بەرراوە فلیمە تون گرتووە دینە بەرراوە یاریزانت تون گرتووە دینە بەرراوە قژ و جلوبەرگ و ستایڵی کوفر و شیرکە تون گرتووە دینە بەرراوە تۆ ئەمڕۆ حیزبێ تون گرتووە باوەشت پیا کردووە دینە بەرراوە پارە هەر دواویتەکەوە بۆی ئەخلاق و شەرەفیشە بۆ داناوە دینە بەرراوە کە بەیەکێکی ژەڵێ بگەڕێرەوە بۆ دینەوە تۆ دینی بە تونی پێڵێ تۆ دینە بە تونی گرتووە تەماشای حاڵی خەڵک کەن هەر چی شتە تون گرتوویەتی کە هەمووی ئەیباتە جەهەنەم بەس دینیشت گرتووە کە دینەی باتە بەهەشت ئەها ئینسانەکانیان چۆن گۆش کردووە ئەها چۆن پەروەردەکراون ئەها چیان لێ بەسەرهێنراون فیتڕەتیان تێکداون وایان لێکردوون دوژمنی خۆیان بن هەموو ئەوانەی بۆ جەهەنەمیانە با تون بیگرن عەبدایەتی بۆ بکەن بەڵام دین شەل بیگرن تون مەبەتیایە